بە فڵچە یان بەڕنگ پاشین پەیامەکە ڕوونە. هونەرمەندانی سەرشقامەکان لە کالیفۆرنیا دیوارەکان وەکو تابلۆیەک بەکاردێنن بۆ کارە هونەریەکانیان لە دژی شەڕ. تاد گودمان کە هونەرمەندێکی سەرشقامە دەڵێت بڕیارمدا بێمە پێشەوە و پشتگیری لە گەلی ئۆکرانی بکەم. I've decided to step out in support of the کاتێک من لێرەدا سێری ئەم پیاوە دەکەم هێز ئازایەتی ژیری و جۆش و خۆش دەبینم. من بریاریدا ساڵانێک لە بێدەنگی خۆی بشکێنی و هاوغەمی لەگەڵ پەنابەرانی ئوکرانیدا دەرببڕێ. ئەو تەنها هونەرمەندێکی سەرشقام نییە کە شەڕ وەکو جۆش و خۆرۆشێک بەکاردێنێت. هونەرمەندی لۆس ئەنجلس کۆری ماتیە وا هەستی دەکرد پاش کەوتنە خوارەوەی بۆمبەکان بەسەر ئۆکرانیا دەست بە یەکەمین وێنە کێشانەکانی سەر دیوار بکات و ئەو دەڵێت من خەریکی کارێکی تر بووم. من خەریکی دروستکردنی تابلۆیەکی دیوار بووم لەسەر شەقامی میلڕووس لەبارەی قەرزی خوێندکاران و خۆشبوون لە قەرزەکانیان. پاشان شەڕی ئۆکرانیا ڕوویدا. منیش وتم خۆ دەبێت شتێک بکەم. ئەو لەگەڵ هونەرمەندی تاتوکێش جولیانۆ ترێنەدای هاوکاری کرد بۆ ئەوەی پێشان بدات سەری سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پۆتن کۆترەکان ڕای دەبن. ئێمە ئەرکێکمان لەسەر شانە کە شتەکان بخەینە سەر شەقام چونکە گفتوگۆکان بەو شێوەیە دەست پێ دەکەن پاشان لەسەر ئینتەرنێت دەمێنێت و بەو شێوەیە گۆڕاندێتە ئاراوە. لەبەرەوەی هەندێک جار پەیامەکان لەوانەیە هاندەرا نەبن و بە مەبەستەوە ئەم کاردانەوەی لێ دروست بێت. So my message is generally one of positive love. پەیامەکەم بەگشتی یەکێک لە پەیامەکانی خۆشەویستی و ئاشتیە. هەرچەند ئەم تابلۆیە لەوانەیە زۆر توند و تیژی تێدا بێت. بەڵام ئەمڕۆ ئەوە قسە لە هەستی دەرونی خەڵک دەکات. هونەر بۆ ئەوان باشترین ڕێگایە بۆ دەربڕینی پشتیوانیان لە پەنابەرانی ئۆکرانی و دژایەتیکردنیان بۆ شەڕ. ئەوە جۆرێکە لە بەرخودان کە توند و تیژی بەکار ناهێنێ و یاخود کاریگەری نەرێنی لەسەر کەسێک هەبێت. تۆ هونەر بەکاردێنیت بۆ گۆڕینی خەڵک. گودمان دەڵێت من بەشێک لەم بەرخودانم و خۆم وەکو چالاکوانێک دەبینم و ئەمەش پەیامی من نییە بەڵکو پەیامی خەڵکە. هەردوو گودمان و ماتیە لە ڕێگای کارە هونەریەکانیانەوە یارمەتی بۆ پەنابەرانی ئۆکرانی کۆ دەکەنەوە و هەموو دەڕوات بۆ ڕێکخراوەی چاودێری نێونەتەوەیی و یارمەتی ڕاستەوخۆ.